25 تشرینی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ئافرەتان دیاری کراوە. لە هەرێمی کوردستانی ژمارەیەک چالاکی جۆرا و جۆر لۆبارەوە بەڕێوە دەچن. بە پێوە بەراوردەی کە ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان لە نێوان شەشمانگی سەرەتای ساڵی 2010 و شەشمانگی یەکەمی ئەم ساڵدا لەسەر تونند و تیژی بەرامبەر ئافرەتان ئەنجامی داوە. کوشتن 3 حاڵەت، خۆکوشتن 8 حاڵەت، خۆسووتانن 2 حاڵەت و دەستدرێژی سێکسیش 32 حاڵەت کەمیان کردووە. بەڵام لە بەرامبەردا سووتان 21 حاڵەت و تۆمارکردنی سکاڵاش 1124 حاڵەت زیادی کردووە. بەرپرسێکی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی هۆکارەکانی تونند و تیژی دەخاتە ڕوو. هۆکارەکانی تونند و تیژی زۆرن بەڕاستی کە لەوانە مەسەرەن ئاستی وشیاری تاک زۆر دەورە بینی هەست نەکردن بە لێپرسراوەتی دروستکردنی خێزان و پێگەێنانی خێزان دوو مەسان خراپ بەکارهێنانی موبایل و ئامێرە پەیوەندەکان و ئەلەکترۆنیەکان باری گوزەرانی ژیانی تاکەکان لە ڕووی دارایی و سەرچاوەی مادیەوە بێکاری مەسەرەن هەروەها نائارامی و جاری وهەیە نائارامی بارودۆخی هەرێم زۆرجار ڕێکخراوەکەمان ببینین لە هەرێمی کوردستان ژمارەیەک ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی کار لە سەرکەمکردنەوەی تونند و تیژەکان بەرامبەر ئافرەتان دەکەن. بەڵام تا ئێستانەیان توانیوە ڕۆڵێکی کاریگەر لە ئابوارەکەی خۆیاندا ببینن. بە جۆرێک تەنها لە شەشمانگی یەکەمی ئەم ساڵدا 22 ژن لە هەرێمی کوردستان کوژراون و 58 تریش خۆیان سوتاندووە. ئەمە جگە لەو هەزاران سکاڵایی کە ژنان تۆماریان کردووە. بۆی ئەگەر هەمومان یەک بین، ئەگەر هەمومان بێکەوە ئیش بکەین، ئەگەر هەمومان یەکدەنگ بین کارەکەمان کاریگەری زیاتریە بێ هەروەکو ئەمڕۆ کە لێرە توانیمانە ژمارەیەکی زۆر خەڵک کۆ بکەینەوە لەم پارکە لە هەواری شار. بۆی هیوادارم لە داهاتووە ئێمە بتوانین کە فشارێکی زیاتر دروست بکەین و ڕێکخراوژنانەکان زیاتر یەکدەنگ بن و زیاتر کۆک بن لەسەر بابەتەکان تا ڕادێک ئێستا لە ئاستێکی باشایە، بەڵام پێویستمان بەوەیە کە زیاتر پاڵپشتی یەکتری بکەین. تا ئێستاش لە هەرێمی کوردستان ئامارەکانی تونند و تیژی بەرامبەر ژنان لە ئاستێکی مەترسیداردان و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتیش نەک هەر نەیانتوانیوە ڕۆڵ لە کەمکردنەوەی ئامارەکان بگێڕن. بەڵکوەندێک جار لە پەنای یاسادا داڵدەی بکوژانی ژنانیان داوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.